ماوەی چەند ڕۆژێکە سەعاتەکانی پێدانی کارەبا لە سۆران و 5 قەزا و 16 ناحی سنوورەکە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە. بەرزی نرخی ئەمپێرەکانی مۆلیدەش نیگەرانی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. بەرپرسانی کارەباش لەو سنوورە پێیان وایە لەگەڵ گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان کۆنی و خراپی تەلە گوازراوەکان و کێشە و گرفتی بگۆڕ و وێزگەکانی کارەبا لەو سنوورە دۆخی کارەبای خراپتر کردووە. وێڕایەوەی بەردەوام سەرپێچی دەکرێتە سەر هێلەکانی کارەبا، بۆیە ئەو بڕە کارەبای دێتە سنوورەکە لە توانای دانیە خواستی هاوبەشانی پڕ بکاتەوە. لۆدێکی زۆر پەیدا بووە لە سەتۆڕەکانی کارەبا و لە ئەنجامی پەیدابوونی ئەو لۆدا ڤۆڵتەی کارەباشدا ئەڤازی بۆ یەخشتەکانی کارەبا وەکو جاران ناتوانین جێبەجێیان بکەن، ئەبێ بەردەوام کوژانەوە لە سەر تۆڕەکانی کارەبا جەدوەلی کوژانەوەکان ئەنجام بدەین. لە کاتێکدا گرفتی کارەبا بۆ هاوڵاتیان هەیە، لە بەرامبەریشدا هاوڵاتیان پابەندی پێدانی کرێی کارەبانین بۆ حکوومەت. لە ئێستادا لە سۆران زیاتر لە 64 ملیار دینار حکوومەت قەرزی کارەبای لای هاوبەشانی هەیە، بەشێک لە قەرزەکانی دەگەڕێتەوە پێش هاتنی قەیرانی دارایی. قەرزی کارەبا بە هەموو پۆلەکان هەتا 64 میلیارد قەرز هەیە کەلەکە بووە لەسەر هاوبەشانی کارەبا. هاوڵاتیان ئەوەی کە ناتوانێت وەکو پێویست پابەند بێت زیاتر بریتە لە نەبوونی معاش لە کاتی خۆی، قەیرانی دارایی، بازاڕ وەکو خۆی ئیش ناکات. ئەگەنا بەشێکی زۆری هاوڵاتیان پابەندن، بەڵام پابەندبوونەکان بە شێوەیەکی سنووردارە، قیست بە شێوەی قیست زۆربەی داوا قیستەکەن و ناتوان بە یەکجار ئەو گژمەی کە لەویان دێتەوە مانگی جارەکان دوو مانگزارێک بیدەن، بۆیە پەنا ئەبن بۆ بە پشکردنی کرێی کارەبا. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزستان و دابەزینی پلەکانی گەرما خواست لەسەر بەکارهێنانی کارەبا زیاتر دەبێت، بە تایبەتی بۆ ناوچە شاخاویەکان بەهۆی نەبوونی سوتەمەنی پێویست. بەکارهێنانی هۆکارەکانی گەرمکەرەوە و ئامێرە کارەباییەکان زیاتر دەبێت، بەو هۆیشەوە گرفتی زیاتر بۆ ئەو کەرتە دروست دەکات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.